ئێمە وەکو ترشاتی مەولەوی لە ساڵ 1970 ئەمە ئیشمانە ئیتر شتەکانمان ساڵانی پێشووتی وەک باسێکە من ترشات بێتە وردە وردە زەیتون و ترشات و ئەنواع ئێستا زیاتر خەڵک زیاتر حەزی بە زەیتونە حەزی کەمتر بەلای ترشاتە ڕاشکە ترشات وەکو سرکەیەکە حامس زیاتر خەڵک لێی دوورەکەوێتەوە بەڵام خۆی ئەو لە نەخراپەشی نییە بەڵامیتر بەپی پێویست ئەگە بخورێت حامز و ترشیش بۆ مەعیدە باشە بەڵامیتر هەیە نەخۆشی مەعیدە و ئەمانە هەیە تا لێی دوورکەوێتەوە ترشات زۆر باشە بەس زەیتون بەعام وەک لە قورئانیشا باس کراوە زۆر ئیسفادەی هەیە و ئێمە چەند جۆرە ترشاتمانەیە کە خۆمان دروستیەکەین یعنی لەلایەن خۆمانەوە ستافی خۆمان هەیە لە مەخزن و لێرەش کە لێرە یعنی چەند نوع ترشات دروستەکەین و لە مەخزنیژەوە هیچ زەرد و سوور و ئەمانە ئەنواع بەهارات و شتەکانمان هەمووی لەوێ بۆمانێت ئیتر بۆکو ستافێک ترشاتەکانمان خەڵک سپاس بۆخوا زۆر لێ ڕازیە لە ساڵ 1970ەوە ئەمە ئیشمانە یعنی یەکەم ئیش دەستمان پێ کردووە لە ترشاتەوە دەستمان پێکەوە سەبارەت بە جۆرەکانشی وەکو ترشاتی قەیسیمان هەیە ئەمە ساڵێک ئەم ترشاتە دروست کراوە وەکو ترشاتی هەنار و قەیسی و گێلاس و تەمەرن کە لێرە تەمەرندەوە هیچ ساڵانێکار هەیە بەڵام ئەم ترشات ئەم نەوعەتە تازانە ساڵێکە بێ هاتوێتە سلێمانی ویتە کوردستان بەعام لە مەنتیقە بە ناوچە عەرەبیەکانیشا هەبووە بەڵامیتر عادەتەن لێرە ساڵێکە بێ و تەمەرند و شتەکان هاتووە قەیسی و ئەمانە بەڵام سەبارە بە ترشاتی زەرد و سوور و عەمبۆ و ڕووبەهەنار ئەمە دەمێکی هەمانە و سواز بخوا خەڵک زۆر لێمان ڕازیە جارە بە تایبەتی عەمبەکەمان کە خەڵک چەنەها خەڵکی هاتووە بۆ ترشاتی مەحشیش هەمان شێوە ئێمە شتی تایبەتی خۆمان هەیە وەکو ترشاتی مەولەوی زیاتر لەم وەرزی زستان و پایی زیاتر خەڵک حەزی پێیەتی چونکە جەوەکەی ساردە یعنی مەسەلەن حەزی بە خواردنی گەرمە یعنی ترشاتی پێوەخوا مەسەلەن قەلبێ قاز بێ گۆش بێ ئەمانە زیاتر خەڵکی با بۆ سەر سفرەخوانەکانیان مشتریمان هەبووە یعنی هاتووتێتی ترشاتێکی تایبەتم بەرێ حەزەکەم تون بێ هەیە وتێتی حەزەکەم تون نەبێ بەس ترش بێ تر هەیە حەزەکە بەپێی کەسەکان کەوتووە ترشاتەکانمان زیاتر لە زستانە سەرفیاتی هەیە و خەڵک زیاتر حەزیەکێ لەسەر ترشات زیاتر لە چل نوع زەیتونمان هەیە ئیتر زەیتونەکانمان عادەتەن ئیسپانیە تورکیە ئێرانیشی تایە ئەمانەی هەر هەمووی تایە ینی زەیتونی ڕووبەهەنار ئاوی هەنار گێلاس ئەمانە تەمەرن ئەمانە هەمووی خۆشکراوی خۆمان خۆشەکەین زەیتونەکان تامێکی زۆر خۆشیە و خەڵک زۆر لێ ڕازیە سپاس بۆخۆ زەیتونیشمان هەیە برژاوە کەبابی پێڵێن ئەم زەیتونەمان ئەمە تورکیە ئەمە لە مەعمەلەوە بۆمان ئێمە خۆمان دروستی ناکەین برژێن و وەکو کەبابی پێڵێن ئەم زەیتونەمان بەس سوێریەکی تیا هەیە ئەوە مشتری تایبەتی خۆیە ینی زۆر کەس حەزی پێی نییە جۆری بەیانیانەکانیشمان هەیە ئەو تۆزە کەمێ سوێری تیا هەیە هەشە سوێرە زیاد لە حەز سوێرە بەڵامی تر بەپێی کەسەکان تایبە هەیە حەزیلێتی بە پەنیر و ماسۆ بۆ بەر چایی حەزیان پێدی ئێز لە زۆری زەیتونی ڕۆژ سەبارە بە شێلم بەتریش لە پاییزا دەست پێکە هەر کە شێلم دەرچوو ئیتر شێلم بەترش و تەڕەساس و ئەمانە هەردووکیان دروستەکەین و خەڵک زیاتر حەزی پێێتی لە وەرزی زستانە زۆر حەزیان پێێتی سیر چەند نوعێکمان هەیە سیری بێبوونە ئەم سیرە بێبوونەکەمان ئێمە لە عێراقەوە بۆمانێت بە تایبەت بۆمانێت سیری زەحتەرە ترشە سماقە گوێزەر بە لیمۆیە تونە ئیتر هەیە تەڵەب یەکا کەسەکە کە بە تایبەتیت سیری حەو ساڵەشمانی ئێرانە کە بە ڕووبەهەنار خۆشەکرێت و تەڵەبێکی زۆری ئەویش مشتری تایبەتی خۆی ینی خۆی سیری زەحتەرەکەمان گوێزەر بە لیمۆ و ترشە سماق ئەمە هیچ بۆنێکی نییە عێراقیەکە خۆشکراوە بە زەیت و زەحتەر و ئیتر هەرێکی و تامی خۆی هەیە بەس بێ بۆنە
زیاتر خەڵکی سلێمانی حەزیان بە ترشاتی زەرد و سوور و عەمبەیە. ترشاتی مەحشیش بەلایانی کەم بە چاو ئەوانەوە نا، بەڵام ئیتر ترشاتی زەرد و سوور و عەمبە خەڵکی سلێمانی زیاتر حەزیان بەوەیە. ترشاتی قەیسی و هەنار و ترشاتی هەناریش تقریبەن ئەوە سپاس بەخوا ساڵێکە بێ خەڵکی یعنی ئاشنا بوو و حەزیان پێێتی. ترشاتی هەنارەکەشیان زۆر بەدڵە، بەڵام ترشاتی قەیسی و تەمەرند و ئەمانە تەڵەبێکی کەمی لە، بەڵام وەکو سوور و زەرد و عەمبە تەڵەبێکی زۆری لەسەر. ئێمە وەکو خۆمان ترشاتی مەولەی عەمبەکەمان زۆر تایبەتە. زەیتونەکانیشمان وەکو زەیتونی ڕووبە هەنار، زەیتونی ئاوی هەنار، زەیتونی تەمەرند، ئەمانە ئەم سێ جۆرە خۆمان خۆشیەکەین ینی ئاوەکانیان. زەیتونەکانی تریشمان ئێستا ئیسپانی تەڵەبێ زۆری لەسەرە کە بێخوێ بۆ کەسانی نەخۆشی زەخت و ئەمانەیان لەگەڵا. ترشات عادەتەن ئەبێ ئێمە ستافمان هەیە لە مەخزن ئەبێ ینی شارەزایەکی تەواوەتی هەبێ، یعنی نێڵی ئەم ترشاتە کە دایانی خۆی عادەتەن ترشات ئەبێ دانی سوێریکی، ئەم سوێرکردنەش ئەبێ بە شارەزایەکی زۆرەوە، یعنی تۆ ئاگاو لێی بێ نێڵی تێک بچێ، ئەبێت ستافێکی خۆمان هەیە لێوێ بە تایبەتی ئاگایان لە دروستکردنی جۆری ترشاتەکەی. عادەتەن ترشات بکرێتە هەموو شتێک لانی زۆربەی شتەکان بکرێتە سەلاجەوە خۆمان ڕزانین کە تێک ناچێت، بەڵامی کە ترشات بکەیتە سەلاجەوە سەرەکەی یەک تۆز بۆشایی هەبێ هەوایەکی وەرگێ بۆی پرکێکی سپی ناکە، ئەو پرکە سپێش زۆر کێشەی نییە، بەڵام ئیتر هەر جوان نییە بۆ ترشاتەکەش و لە ڕووی سەحەشەوە یعنی لە ڕووی تەندروستی خۆتەوە جوان معنی زۆر باش نییە ئەو پرکە سپی، چکە ئەو لە ڕێی هەوا و ساردی و گەرمیۆمانەوە دروستیەکە زۆر باش نییە، بێ سەرەکەی لابی لە ناو سەلاجەکە. ئێمە ترشاتەکانمان عادەتەن ترشات و زەیتونمان ترشاتەکانمان زەرد و سوورەکەمان بە 2000 لەگەڵ گوزارانی خەڵکانی ئێستا لە چاو ئەوەی بازار ئاوای لات و شە و گرانیش بۆی ئێمە هەر سعرەکانمان وەکو خۆیەتی و هەتا بشتوانین سپاس بۆخوا سعرەکانمان ساوتە، یعنی ئێستا ترشاتی زەرد و سوورەکەمان 2000 بۆ خەڵکی ئاسایی زۆر باشە. ئێستا هەیە لە شوێنانی تر بە 2000 و 3000 و 4000 خەڵگێ بۆی دەرنایێنێت. ئێستا ئێمەش ترشاتمانەیە بە 4000 و 3000، بەڵامی تر بەپێی هینەکەی خۆ کەسابەتەکەی خۆ کە دەری بێنێتەوە دەری نێنێتەوە ئەویان لە دەسەڵاتی ئێمەیان ئێمە حەزەکەین ئێستا ترشات کیلۆی بین بە 1000 دینار وێ چینێکی هەژار هەیە بیکڕێت.